چون کچی با یەکێکە لە بەرهەمەکانی دەرهێنەری بەتوانای کورددانا کەریم کە بەشداری چەندین فستیڤاڵی جیهانی کردووە بەم دواییانەش یاخود دواترینیان فستیڤاڵی ئاشتی و پێکەوە ژیان کە لە شاری سلێمانی لە ڕۆژانی 21 تا 23 نۆلا تەلاری هونەر لە شاری سلێمانی بەڕێوە چوو کە تێیدا چەندین کورتە فیلم یاخود بۆ یەکەم جار بوو کە فستیڤاڵێکی لەو جۆرە ساز بکرێ و لەو فستیڤاڵەشدا کچی با خەڵاتی باشترین فیلمی فستیڤاڵەکەی پێبەخشرا. قسە و باسی زیاتر ئەەکەم لەسەر فیلمەکە لەگەڵ دەرهێنەری فیلمەکە هونەرمەند دانا کەریم لە ڕێگەی تەلەفۆنەوە. کاک دانا سڵاوت لێبێ ئەم کاتت باش. زۆر زۆر سپاس بۆ تۆ بینەرەی بەڕێزەکانیش هەربژیت. سپاس بۆ تۆ. بۆ یەکەم جارە فستیڤاڵێکی تایبەت بە کورتە فیلم لە شاری سلێمانی بەڕێوەچێت. هەستی تۆ چۆنا وەکو دەرهێنەرێک کە بوویتە خاوەنی یەکێک لە خەڵاتە با بڵێن دیارەکان یاخود خەڵاتە بە نرخەکانی ناو ئەو فستیڤاڵە. بەڵێ سپاس مەجەنام جارێکتر بێگومانە فستیڤاڵە ئەمە خولی یەکەمێتی سازەکرێت لە عێراق و لە سلێمانی. بەڵێ فستیڤاڵی کورتە فیلم بۆ ئاشتی پێکەوە ژیان خۆی بۆ خۆی فۆرمێکی تازە بخۆێ لەبەرەوەی یەکەم جارە هەموو نەرمەندانی عێراق توانن لە یەک شوێن کۆبنەوە ئەو سامانتوانی ئێمە بەشدار بین لە دەرەوەوان بێن بۆ ئێرە بەڵام ئەم جارە فستیڤاڵەکە فۆرماتەکەی وا بوو کە هەمووی لە یەک شوێن کۆبێتەوە بۆیە لە سلێمانی سازکرا کە بەڕاستی چەم لەو دەرێنەرانی کە فیلمەکەم سەبمیت کرد بۆ فستیڤاڵەکان و لە ڕۆژێکە لە سنووری 44 فیلم نمایشکرا ئەوانەی کە لە کۆمپیتیشنا بوون لۆژ دانەبوو وابزانم کۆی فیلمەکان 55 فیلم بوو. خۆشبەختانە لە فستیڤاڵە لە ڕێگای ئەو لیژنەی جووریەی کە دانرابوو فیلمەکەی ویان هەڵبژار یەکێک لە باشترین فیلمەکانی فیکشن چکە فستیڤاڵەکە خۆی سێ کاتیگۆری هەبوو. کاتیگۆری ئەنیمەیشن، کاتیگۆری دۆکومنت لەگەڵ فیکشن. خۆشبەختانە فیلمەکەی من خەڵاتی باشترین فیلمی زۆر باشە لەناو زۆر خۆش زۆر باشە فیلمێکی کوردیش بوو لە چاو فیلمە عەرەبیەکانی ترەکە فیلمە بیانیەکانیش لەناو کۆمپیتیشنەکەیە بوو با بڵێن؟ نەخێر بۆ ئەم ساڵ تەنها فیلمە کوردیەکان فیلمی کوردی و عەرەبی با بڵێن هەموو ئەوانەی لە عێراق و لە دەروی عێراق هەم کوردیش و هەم عەرەبیش بە ویستی فیلمە با بڵێن بیانیەکان تەنها ئەم ساڵ بۆ نمایش بوو. پلانیان هەیە لە دەرەوەی پێشبڕکێ باڵا لە دەروی پێشبڕکێ سکرینی بوو پلانیان هەبوو باسییان کڕێکەرانی فستیڤاڵ کە لە ساڵی داهاتوو هەوڵێن هەم ڕۆژانی نمایش کە نمایش فیلمەکان زیاد بکەن هەم ئەو فیلمانەشی کە لە دەرەوەیان توانن بکرێتە کۆمپیتیشنەوە ئەگەر کۆمپیتیشنەکە لە ناو خۆشیان هاتێ یا لەگەڵ فیلمەکانی ئێمە هەبێ ئەوە هەر کارێکی باش. بەڵێ حەز ئەەکەم باسێکی فیلمەکەم بۆ بکەی بەرهەمی ساڵی چەنە و چیرۆکەکەی چییە و ئەکتەرەکانی چێن؟ باڵێ ئەم فیلمە بەرهەمی ساڵی 2020 لەبەرەوەی هەت فیلمێک جەناب دەزانی کە کاری دیستریبیوشنی تەوزیعی بۆ کرا ئەو ساڵی بۆ وەکو کۆپیڕایت. ئەم فیلمە لە سینارەی خۆمە بعد لە کۆنسێپتی شەڕی ناوخۆیە شەڕی ئەهلی یەکەم کە بەداخەوە خۆی لە کوردستان بوویە بەڵام چیرۆگێڕانەوەی چیرۆکەی من لە ڕێگای ژنوپیاوێکی پیرەوەیە کە مناڵیان نییە حادێکی ژیانێکی ئاساییان هەیە بەڵام من بەڕاستی لە بەیان فیلمەکانەوە بڵێم کە ئەو کارە ساتانی کە ڕوویاوە کاتی خۆیان چەند جەرز بڕە لە کاتێکشە کە تۆ جاری کرد هەڵی دوای باسێکی تۆ هەمستان کارە ساتی شەکات بۆ لەبەرەی ئەو ژنوپیاوە کە لە ناو ئەو لادیاژی لە چێڵەکانە ئێسک و پرووسکی بەداخەوە ئەو گەنجانە ئەندۆتنەوە کە لە شەڕی ناوخۆیان کراون بەژێگەڵەوە و وات دوا کاریگەری لەمانیژەکە کە لەبەری مناڵە ئەم ژنەژنی نییە حاڵەتێک کۆنسێپتێک لە ناو لە وەکو چەمچێکی فکری و حتا چەمچێکی سایکۆلۆژیش باسەکرێت کە پێڵێن ئەدۆپتیشن واتە لە خۆگرتن تەبەن ئەم ژنەوای لێک
ئەم مناڵانەی جارێکتر بوو هەستێکی بۆ دووسەدەتەوە کام ئەسکانە وەکو مناڵی خۆین لەبەرەوەی ئەڵێ ئەمانە ئێستا دایکیان نازانن من ئەبم بە دایکیان ئەو حاڵەتە نەفسیە بۆ ئەم ژنە دووسەدەکە ئەم ئێسک و بروسکانە تووشی وەهمێگە بەکان ئێسک و بروسکانە مناڵی ئەوەن لە کۆتاییدا ئەم دۆزینەوە ئێسک و بروسکانە واکە کە لەگەڵ مێردەکەی تووشی جیابوونەوە و ئەوە بێت کە بەیەکەوە نەشتی بۆیە ئەگە پەیامەکەم بەم شێوەیە بەڵام دوێنێ پێرێ خۆشبەختانە و لیژنەی هەڵسەنگان نەکە هەندێکشان عەرەب بوون باسی ئەویان کردیان ئێمە بۆیە ئەم فیلمە خەڵاتمان ناوەتێ لەبەر ئەوەی ئەتوانی زۆرترین شوێنەوەی بۆ بکەیە ئەمەش بۆ خۆی لە لای من ئەمە کارێکی گرنگ هاتکە تۆ زۆر جار جەناب دەزانی ئێمە بینەری ئەمەنە و شارمان هەیە جاریوە هەیە ئەمە نەشوێنەوە بۆ فیلمەکانەکە کە جاریوە دەرهێنەرەکان مشتەرەکە هاترکی زۆر باشە ئەمە پرسیاری ئەوە بکەم لەناو ئەم چیرۆکە قوڵەی کە تۆ ئێستا باست کرد ئەو تەکنیکانە چین بۆ دەرهێنەرێک کە ئەبێت لە کورتە فیلمێکە بیرۆکێکی ئاوا قوڵیان وردەکاریەکانی چیرۆکێکی قوڵ بەبینەر بگەێنێت ماڵە سوالێکی زۆر زۆر جوانە ئەمە جارە سەرەتا ئەبێ لە سینارەکە زۆر دەست پێ بکەیت توانی بە چەند لە تۆ لە ماوەیەکی زۆر زۆر کورتە کاتی زۆر زۆر کورتی دەستەوەیە توانی هەم بە جێران و چیرۆکە هەم بە دایالۆگ هەم بە ئەو تەکنیکی ئەو ترەکچەرەی کە دەرێنانی کە بەکارێنی بتوانی پەیامەکە بکەین چکاکە پەیامەکە نەگەێنی چەند لەختەی جوان بکەین چەندشتی جوان بکەی بەڕاستی وەکوە هیچ شتێکە نەکرد چکە بەڕاستی ستاتیکا و جوانکاری خۆشانە بێ لە هەمتان هەم لە پێناوی خزمەتی چیرۆکە بێ بۆیە چەندین درافتم لە یاەکەم نووسیەوە تا توانین بیگەن ئەو حاڵەکەی کە فیلمەکە بگاتە 15 خولەکێک ئەمەش واقعەکە بگرە واقعەکە کە تۆ ئەبێ ئەو فۆرماتی دەرهێنانەی کە بە پێی چیرۆکەکە و بە پێی ڕیتمی کارکتەرەکان تۆ ئەم دەرهێنان و فیلمە بکەی ئەم فیلمەی من لەبەرەوەی دوو کەسی بەتەمەنە زۆر بۆ شێوەی فیکسە زۆر کاری دەهێنان بەڵام ئەشپێ لێرە بەڕاستی ئەو بڵێم کە ئەم فیلمی دەهێنێت تەنها فیلمی خۆی ئەو کروەیەکە لەگەڵایەتی ئەو خەڵکە زۆرەی کە لەگەڵ یاهیلاتەم من ستافێکی زۆر باشم لەگەڵا بوو حەزەکەم ئەوەش بڵێم بەڕاستی ئەمە هێجێکە لەو فیلمانش کە من کۆبە کۆپرۆدەکشن یعنی بەشێکی بەرهەمی کەناڵەکەی بەڕێزانەکە بە سپاسەوە دایم کەناڵی کوردستان هاوکاری ئەمە بوون لە بەتایبەتی لە مەسەلەی پۆست پرۆدەکشن و مۆنتاژ شانە بۆیە ئەو کروەی کە لە وێنەگرتن لەگەڵ مابوو لەگەڵ ئەوەی کە لە پۆست پرۆدەکشنیش لایەن کورساتی بەڕێزەوە کۆمکراوە خەڵکیشی بە شارەداەوە بۆیە فیلمان توانی بۆ شێوە باشە دەرچێکە شانە بە هیوای کاری باشتر زۆر سپاس دەکەم هونەرمەند و سینەماکار دانا کەریم سپاس کە لە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵم بوویت.